ئەمە بۆ پەرلەمانتارەکانی ئێمە بۆ ئەو کەسانی ئەگەر ڕۆژە حکومەتی هەرێمی کوردستان دەستوری هەبێ بەئیستی خوا ئەبێ زۆر ئاگادار بن با تۆ عەرەق نەخۆی با تۆ لەواتە و نێربازی نەکەی با تۆ بە حەیاتی دەستنوێژی حرامت لە کەسێک نەشکابێ با ئەوەندە پاک بی کە قەت زیناد نەکرد بێ پەنا بەخوا ئەگەر بەس ئەوەندە بڵێ دەبێ حکومەت مافی لەشفرۆشانیش دابینکە مافی نێربازەکانیش دابینکە مافی عەرەقخوارەکانیش دابینکە هەرچە خۆ من ئەو شتانە ناکەم خوا لەگەڵ ئەوانە حیسابت بۆ دەکا ڕێک دەستی قاڵبی ئەوانەوە ئەبێ زۆر وریابن لە یاساداناندا حکمەکانی خوا هێڵی سوورن بە هیچ شێوەیەک نابێت کەس ئەو دیویان بکەوێت نابێت ببەزێندرێن واللهی مافی هەموو کەسێک ئەوانەی کامەی خراپن لە شریعەتی خوای پەروەردگارە هەیە ئەوە تا خوا دەفەرمێ کابرا زیناکاری کردووە نێربازی کردووە هەوڵ بدەن تۆبە بکە هەوڵ بدەن چاکی کەن هەوڵ بدەن بیهێننەوە سەر ڕێگای ڕاست کۆمەڵگاش لەگەڵی بەڕەحم بێت خوا لە کام یاسای دیموکراسیدا ئەوە هەیە لە کام یاسای مافی مرۆڤە ئەوەی لە ئیسلامی ئێمەدا هەیە بۆ هەر بێدینێک هەیە